كان عمري 64 ساڵە باوکم لە ساڵی 60ەوە هاتووە لێرە جارن لە چلەکان لە پەنجەکان لە عەربانە فرۆشتووە لە ساڵی 60ەوە هاتووە لێرە جاران مچینە نەبوو جاران مچینە بوو هەر خۆی بەفر بوو ئیشمان کرد تا 82 خۆی لێرە عیشی کرد ئێمە خەریک مەکتەب بوون ئەو تشتانە بوون دوایەوە تا 96 ئەمری خوای کرد ئەتر خۆم هاتم لێرە ئەو مشتەکە کۆنەکان نییە دێن لێرە بە عمرەوی نییە دێتن لێرە دێن لێرە ئەلین دوکانەکە بە ئەوها بمێنێ دەستکاری مەکە بوو ئەوها بمێنێ دا باشترەوە جاران مەچین نەبوو خۆی بەفرشمان کرد لێرە باوکم خۆش کرد نەوع بۆ بوو کەی تەوە بێ متەکەنیا ئەلێرە تێمان کرد داما بوو سێ چوار تۆپ یانم 10 فلس بوو دوای 15 فلس بوو هەروەش والله ئەلێن ئەمە ئێدگارمانە ئەمە ئێدگارمان هەیە لێرە جەمعەتە لێمان تقریبا 35 ساڵ لە دەرەوەن لە دیشە دەچون جاران هەر لێرە تقامان هەر لێرە بوو ریاضیەکان دێن لێرە گۆرانی بێژەکان دێن لێرە یعنی تقریبا متخە کەرکووک پێلێن لێرە بوون کێ موعدی هەبوو ئەچم بۆ لای کاک عەبدوڵڵا ئەچم بۆ لای کاک عەبدوڵڵا لێرە چاوەڕێتێکە نەوها بوو ئەیدا هەستا دێن ئەلێ جار بەجار جەمعەت دێ ئەلێ من منداڵ بوومە عمری 7 ساڵ 8 ساڵ لەگەر باوکم هاتوومە لێرە تا ئێستا ئەلێ ئێستا گەورە بوومە وسە کوڕەکەم هێنا کوڕەکەی هێناوە ئەلێ ئێستا کوڕەکەم هێناوە لای تۆ